سڵاتان لێبێ بینەرانی ئەژالار شوێنەکەن گەشتێک بە دوایین هەواڵەکان لە ئاکتیڤێلی سەر لە بەیانی ئەمڕۆماندا دەکەین بابەتە گەرم و گوڕەکانتان پێشکەش دەکەین کە ئێستا لە ڕۆژەوی گشتی کوردستان و جیهاندایە. سەرەتا دەچینە ئەو ڕووداوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ لە لەندەن ڕوویدا. شاحینەیەک یا ئۆتۆمبیلێکی بار هەڵگر خۆی کردووە بەناو خەڵکدا، بەڵام ئەم جاران بە پێچەوانەوە بەناو کۆمەڵێک کەسانی موسڵمان و خەڵکی کوشتووە. زانیاریەکان لێرەیە لە ئاژانسی BBC. ئاژانسی هەواڵی BBC بەریتانی لێرەدا باز لەوە دەکات کە بەپێی لێدوانێکی پۆلیسی بەریتانی لە لەندەن بار هەڵگیرێکی بچووک خۆی کردووە بەناو کۆمەڵی خەڵکدا لە ناوچەی فێنسیبری بارگ لە باکووری لەندەن، بەهۆیەوە کەسێک مردووە، 8 کەس بریندار بووە. سێ لەو بریندارانە با بڵێن برینەکانێک کە بەحساب گران بێ لە نەخۆشخانەن. بەپێی ئەو زانیاریانەی هەیە بار هەڵگرەکە چۆتە سەر شۆستە لە کاتێکدا کە نوێشخوانان یا کۆمەڵێک کەسی موسڵمان لە مزگەوتی فێنسیبری بارگ لە سەر ڕێگای سێسترێز هاتونەت دەرەوە. لەو کاتێک هاتونەت دەرەوە شاحینەکە یا باهەڵگرەکە خۆی کردو بەناو خەڵکەکەیە. 3 کەس بریندار بوون سەرەتا لەوێرا باسیەکە ببوورە 3 کەس بوون لەناو ئاین ناو شاحینەکەدا 3 کەس بوون. دوانیان ڕایان کردووە، بەڵام یەکێکیان لەلایەن خەڵکی ناوچەکەەوە دەستگیر کراوە و دراوە دەست پۆلیس کە تەمەنی نزیکی 28 ساڵە بێ. بازەوە کرێت کە زۆربەی ئەوانەی کە بریندار بوون یا بوونەتە قوربانی ئەو ڕووداوە کەسانی موسڵمان بوون، ئەوانەی کە لە مزگەوت لە هاتوونە دەرەوە لە دوای نوێژی بەیانی کە ئەو بار هەڵگرە خۆی پیا کردوون. پۆلیسی بەریتانیش ڕایگەیاندووە کە ئەوان چونەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەی لەکەن. لەو نێوەندەدا ئەنجومەنی موسڵمانانی بەریتانیا ڕووداوەکەی بە ڕووداوێکی بە ئەنقەست بەناو بردووە و ئەمینداری گشتی ئەنجومەنەکە لە تویتەردا ئەو بابەتەی بڵاو کردوتەوە، ئەوەی کە لێرە بازەکرێ ڕووداوەکە بەو شێوەیە. بەڵام بینەرانی هێژا هەر دوای ڕووداوەتی ێزامەی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕووداوەکەی وەکو ڕووداوێکی تێرۆریستی ناساند و خەمگینی خۆی دەربڕی و پاڵپشتی با بڵێن کۆمەڵگای موسڵمانانی کرد و وتی ئێمە لێکۆڵینەوەی جدی لەو ڕووداواکەین. بەڵام شتێکی سەرنجڕاکێشەوەیە کە پۆلیسی بەریتانی ڕایگەیاندوواتە پۆلیسی لەندەن ئەو کەسەی دەستگیر کراوە براوە بۆ ناوەندێکی پسیکۆلۆژی یا دەرونی بۆی لێکۆڵینەوەی لێ بکرێ ئایا باری دەرونی ئەو شەخصە تەواوە یا تاوانی. ئەمە تووڕەبوون و کاردانەوەی کۆمەلگای موسڵمانانی بەریتانیا لێکەوتۆتەوە لەوەی کە دەڵێن ڕووداوەکانی بەر لە ئێستا کە ڕووی داوە کەسانێکی موسڵمان یا با بڵێن بەناو موسڵمان هێرشیان کرد بۆ سەر کۆمەلگای بەریتانی و چەند کەسیان کوشت و بریناریان کردبوون. بەڵام دەڵێ ئەو کاتە کەسەکان یەکسەر ڕاستەخۆ بە تیرۆریزم ناسێنراون. بەڵام ئەم بەریتانی کە دەستگیر کراوە هەڵبەتا دەڵێن یەکەم لێدوانی پۆلیس ئەوە بووە کە دەبرێتە شوێنێکی دەرونی و لێکۆڵینەوەی لێکرێ. ئەمە وەکو هەڵەیەکی لێدوانی پۆلیس دەبینرێ لەبەرەوەی وەک بیرخستنەوەیەک ماوەیەک بەر لە ئێستا لە لەندەن لە مانچستەر لە چەند شوێنی جیاواز هێرشی هاوشێوە پێگات و بۆ سەر کۆمەلگای بەریتانی لەلایەن چەتەکانی داعشەوە کە دوای داعش گرتێ سەرخۆی و ژمارێکی زۆر خەڵک کوژرا و بریندار بوون. هەڵبەت لێرەدا وەکو کاردانەوەیەک دەبینرێت کاردانەوەی خەڵکانی بەریتانی بەرامبەر ئەو هێرشانی لە ڕابردوودا لەلایەن چەتەکانی داعش و بەناو ئیسلامەوە کراوەتە سەریان. بۆیە ئەمە مەترسی ئەوەی لێ دەکرێت کە ئەم کاردانەوانە هەندێک زیاتر ببێت لە بەرامبەر یەکتری، ینی پێکدادانی دوو کۆمەلگای جیاواز، کۆمەلگای موسڵمان و ناموسڵمانی لێ بکەوێتەوە. ئەوە بابەتێکی گەرم بوو کە ویسمان بەر لە دەستپێکردنی بابەتەکان دۆسیەکانی دیکە بۆتان بخەینەوە. دەچینە باشووری کوردستان سەبارەت بە هەوڵەکان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی دۆسیەمان بۆ ئامادەکردن کە شاندی کەنەکە شاندی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە باشووری کوردستانە کۆمەڵە دیدارێکی ئەنجام داوە بە مەبەستی ئەوەی کە لایەنەکان بێنە لای یەک و کۆنگرەیەکی نەتەوەیی یا چەترێکی نەتەوەیی ئاوا بکەن بۆ ئەم قۆناغە چارە نووسازی کە لە کوردستان بەگشتی دۆسیەک دەبینون و قسەی لەسەرەکەی.
شاندێکی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە ئێستا لە باشووری کوردستانە بەمبەستی هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی لەگەڵ حزبە کوردیەکان کۆ دەبێتەوە. شاندەکە لە قەندیل لەگەڵ بەڕێبەرانی کۆماجیڤاکن کوردستان کەجەکە کۆبووەوە. شاندی کەنەکە پێکاتە بوو لە تایر کەمالیزادە جێگیری هاوسەرۆکانی کەنەکە، فاروق جەمیل ئەنجامی دیوانی کەنەکە و دکتور کامران بەرواری ئەندامی کۆنسەی کەنەکە، پەروین عەزیز، سەید ئەکرەم و فەرهاد دۆسکی ئەنجامانی کەنەکە. لە قەندیل لەلایەن ڕەزا ئاڵتون ئەندامی کۆنسەی بەڕێبەرایەتی کەجەکە و بەسێ خۆزات هاوسەرۆکی کۆنسەی بەڕێبەرایەتی کەجەکەەوە پێشوازیان لێکرا. پاشتیداری نێوانیان هەردوولا کۆبوونەوەیکی چاپەمەنیان ئەنجامدا. لەوێ تایر کەمالیزادە قسەی کردووتی پێویستە یەکەتی نەتەوەی پێک بێت تا هێزە باڵەدەستەکان بڕەوامە بزانن. ئێستا هێرشەکانی سەرگەلی کورد لە هەموو کات زیاترە. ئێمە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە حزبەکانی کوردستان کۆبووینەوە. کۆبوونەوەکانمان ئەنجامی ئەرینیان هەبووە. هیوادارین لە ئەنجامی ئەو کۆبوونەوانەدا بتوانین کۆنگرەی نەتەوەیی بەڕێوە ببین. پاشان بەسێ خۆزات هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەرایەتی کەجەکەش قسەی کردووتی دۆخی ئێستا بۆ پێکێنانی یەکەتی نەتەوەیی زۆر گونجاوە. لەبوونی یەکەتی نەتەوەیی هۆکار بووە بۆ ئەوەی هەمیشە سیاسەتی قڕکردن دژ بەگەری کورد بەڕێوە بچێت. هێزە پیلانگەڕەکان دەیانەوێت کورد هەمیشە پەرچەوازە بێت. بۆ کۆتایی هێنان بە پیلانگەڕیەکانی سەرگەری کورد بەستنی کۆنگرەی نەتەوەیی پێویستە. لەو کۆنگرەیشدا پێویستە هەموو حزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی گەلی کورد ئامادە بن. دەمێکی دیرۆکیە ji بۆ یەکتیە کوردان vê demê de mutlaka ma pêwîst e em kongre netewî pêş bixin yekîtiya Kurdan pêş bixin. Rojî 15 em mangej heman şandîkeneke li şarî Hewlêr serdانî Mektebî Peywendiyekanî Partî Demokratîk Kurdistanî Iraqyan kirt. Duay kobûneweke Alî Husên berpirsî Mektebî Peywendiye Niştimaniyekânî Partiya Raygehand لەگەڵ بەرادەرانی کەنەکە کۆمەڵێک بابەتی گرنگمان باس کرد. ئەوەی پێویستە بە کۆنگرەی نەتەوەیی یەکڕێزی کورد لەو ڕەوشە ئێمە پیشنیارمان کرد و پیشنیاریشمان وەرگرت. وتیشی ناوەڕۆکی ئەم کۆبوونەوەیە دەگەینینە سەرکردایەتی و قسەی لەسەر دەکەین. تایر کەمالیزادە جێگری هاوسەرۆکانی کەنەکەش لەوێ وتی لە کۆبوونەوەکەدا تێگەشتنی باش هەبوو. بەرچاوڕۆنیمانداییەک و هیوادارین ئەم پرۆژەیەمان سەر بگرێت بۆ ڕێخستنی ناوماڵی کورد. هەروەها لە بەرواری 13 ئەم مانگە شاندەکەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە شاری سلێمانی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانیان کردو لەلایەن ئەنجامەنی دەستەی کارگیری یەکێتیەوە پێشوازیان لێکرا. شاندەکە لەلایەن قادر حەمەجان و عومەر فەتاح ئەندامی دەستەی کارگێری و لێستە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی و ئیکرام عەلی لێپرساوی پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانیەوە پێشوازیان لێکرا. پاشتیدارەکەیان جێگری هاوسەرۆکانی کەنەکە کۆبوونەوەکەی بە ئەرینی و گرنگ وەسف کرد. هەر هەمان ڕۆژ شاندی کەنەکە سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد لە گردی زەرگەتەی شاری سلێمانی و لەلایەن ئەندامانی باڵای بزوتنەوەکەوە پێشوازیان لێکرا. شانی باسا جگە لەو لایەنانەی سەرەوە تا ئێستا شاندەکەی کەنەکە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، حزبی زەحمەتکێشان، حزبی شیوعی چەند لایەنێکی دیکە کۆبوونەتەوە. ئەم ژاتنە هەڤالێ کەنێکە پڕ کێفخۆش بوون، خەباتێکی ددن مێشاندن ڕاست. بینەرانێژا گرنگی بەستنی کۆنگرەی نەتەوەی چیە لە ئێستادا ئەم بابەتە لەگەڵ بەڕێز حوسێن کەرکووکی ئەندامی دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان دەکەین. بەڕێز حوسێن ئەم کاتتان باش وەک ئاگادارن شاندێکی کەنەکە لە باشووری کوردستانە بۆ زنجیرە دیدارێ لە ئامەڕبەستنی کۆنگرەی نەتەوەی لە نێوان لایەنەکان. ئێوە وەک تەفگەری ئازادی دەست پێشخەری کەنەکە لەم بوارەدا چۆن هەڵدەسەنگێنن؟ زۆر سپاس سلااو لە تۆ لە بینەرانی کانەکەتان. بێگومان ئەو دەستپێشخەرەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بێگومان فامیل لە سات و کاتێکی زۆر گونجاو ئەو دەستپێشخەریان ڕاگەیاند بە تایبەتی کە ئەو ئاڵۆزەی لە ناوچەکە هەیە و کارگەریان ئەو ئاڵۆزەیە لەسەر هەرچا پاسەی کوردستان و بە تایبەتی لە باشووری کوردستان دین لە باشووری کوردستانە سەرەڕای ئەوەی کە لەمێ دام و دەستگایەک ئیداری هەیە بۆ هاوڵاتیانی باشووری کوردستان بەزادینین 2 ساڵە بێ پەرلەمان و حکوومەت و سەرۆکاتێرم سێ دەستگای گرینگە کاتۆمی ڕۆڵی سەرەکی خۆیان ناردین. بێگومان دەستپێشخەریە تۆڵم بڵێم لە کاتێکی زۆر گونجاو بە تاریخ باشووری کوردستان و ئەو سەردانەی لەسەر ئاستی لایەن سیاسیەکان سەردان کراوە و ئاڵوگۆڕی فکر و بۆچوون کراوە. بە خەناتی ئێمەی کورد لە هەرچوە پەرچەی کوردستان چەند ساڵێکە بانگەشەیەواتێ لە لایەن سیاسیەکان و تایبەتی کۆنگرەی نەتەوەی کوردستان چەند جارێک ئەم دەستپێشخەریە ڕاگەیاندووە. داخوازی لایەنە کوردستانەکان
بە شێوەیەکی بەرنامەدار ڕێژرا و بە شێوەیەکی ئاکتیفانە نزیک ئەم دەستپێشخێن نابنەوە بۆیە دینین ئێمە گەلی کورد ڕاستە لە چاپەسێک کوردستان هەتا ئاسێک لەسەر ناوەندە سیاسەکانی دنیا باسەکرێ بەس ئەوەی ئێمە بێ ناو ماڵی خۆمان کۆکەینەوە بۆیە بەقەعەت ئێمە وەک تەبگەری ئازادی کۆمەڵی کوردستان کە یەکی لە خاڵەکانی کۆنگرەی ئێمەش کە لەم ساڵ کە لە مانگی دووکرا یەکی لە خاڵەکان کە زۆر نقاشکرا لە کۆنگرە و پێداگیری لێکرا ئەوە کێمەش لای خۆمانە وەک تەبگەری ئازادی کۆمەڵی کوردستان هەوڵدانێ بکەین لەگەڵ لایەنە سیاسیەکان کە بتوانین لەسەر ئاستی ئیسراجی نەتەوەی بتوانین کۆکردنەوە بکەین هیچ نەبێت لە قۆناغی یەکەم ئێمە بتوانین لە باشووری کوردستانە بۆتم ئاڵۆزیەکەیە لە ئێکترازارێکەیە بین لایەنە سیاسیەکان عاجزبوونێکی کۆمەلگایە لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆی بتوانین ئەم کارانە بکەین بێگومان وەک تەبگەری ئازادی یەکێ لە بەرنامەکانمان ئەوەیە کە ئیشی بۆ بکەین کاری بۆ بکەین و یەکێ لە بەرنامەکانی کۆنگرە بوو بەڕاستی وتم کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەتوانێت ئەو باردۆخەی لە چاپاسی کوردستانیە بە خەتێکی پان بە ئێستازیەکی ڕوون ڕاشکرا بتوانین بەرنامەی خۆمان بۆ ئەم گۆڕانکاری ناوچەکە هەیە دین لەلایەکەوە تورکیە لەلایەکەوە ئێران لەلایەکەوە سعودیە ئەم ئاڵۆزیەکە ناوچەکە هەیە هەموو لایەنەکان بەرنامەیان هەیە ئەوەی دەرەکەوێت کورد لەسەر ئاسی نەتەوەی بەرنامەیەکی ڕوون و ئاشکرای نییە بۆیە حتمەن هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی بانگەشەی نەتەوەیەتی بوون و کاری ئەو بکە بەس ئەوەی ئێمە ئەیدینین بەڕاستی زۆرجا ئەو لایەن سیاسی باشوور لەبەر ئەوەی لەبن هەژمونی ئەو دەوڵەتانی کە لە دەوروبەری باشووری کوردستانە هەتا ئاسێک ئەوان علاقەدار یا ئەوان زۆرجا ڕێگرن کە ئێمە بتوانین لەسەر ئاسی باشووری کوردستان کۆدەنگی کۆکەینەوە ئەدین پەتەوازەی ناوماڵی کوردی لە باشووری کوردستان ئەویش هۆکاری ئەوەیە کە ئەو دەوڵەتانە دەسەکەن ناو کاروباری باشووری کوردستان ئەم لایەن سیاسی ئێرادی ئەوەیان نییە کە پیان بڵێن بەسە ئیستۆپ کە ئێمە ئیتر ئەم بەرژەوەندیە کەوتە زەرەری گەلی کورد بۆیە بەقەعەتی من ئەو دەستپێشخەریە زۆر لە کاتی گونجاوە زۆر لە کاتێکی خۆیەتی باشە من ئەمەوێ ئەوە بپرسم ئێوە باز لە دەستوەردانی یا با بڵێن کاریگەری دەرەکیتان کرد وڵاتانێک لەسەر هەندێک هێز لە باشووری کوردستان کە ڕێگر بووە لەوەی ئەو کۆنگرێ بەستێ بەڵام بازەوە دەکرێت کە ئێستاش هێشتا ئەو دەستوەردانەیە ئەو کاریگەری ئەو وڵاتانە بەتایبەت تورکیا و ئێران کە زیاتر بازەکرێت لەسەر هەندێک لایانی باشووری کوردستان هەیە کە لە ڕابردووە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان وەک نمونە هێنراوەتەوە کە زۆر لە بن تەئسیری یا لەژێر بڕیارەکانی تورکیادایە باشە لە حاڵەتێکی بەو شێوەیەدا پێتان وایە هێشتا ئەو کاریگەریە هەیە یانی ئەگەر هەبێت یا ئەگەر ئەو وابەستەبوونە بەو شێوەی هەبێ دەتوانرێەوە بە ئاسانی ئەو کۆنگرێ ببەسترێ؟ نای بەقەعەتی ئەم مەسەلەیە دوو خاڵی گرنگە خاڵی یەکەم ئێمە وەک تەبگەری ئازادی کۆمەڵی کوردستان لەگەڵ ئەوەین ئێمە لەگەڵ هەموو دنیا پەیوەندیمان هەبێ بەزای ئەو پەیوەندی چێن لە بەرژەوەندی گەلی کوردە و لە بەرژەوەندی خزمەتکردن بە دۆزی نەتەوەی ئێمە بۆی ئەم خاڵە ئێمە نییە ڕەتیکردنەوە لەگەڵ دەوڵەتێک یا لەگەڵ هەر دراوسێکی ئێمە دانیشین بە دانیشتنەکەی ئێمە بێ بە دانیشتنێکی فەرمی بێ بدانیشتنێکی حزبی بێ بۆ ئەوەی دەرکەوتووە لەم کار دیپلۆماسی کە هەرێمی کوردستان کە بەناو حکوومەتەوە یا بەناو دەستەی پەیوەندیەکانی هەرێم دەرەکەوی ئەم پەیوەندیەکی حزبیە پەیوەندی ڕەنگی حزبێکی پێوە دیارە بۆیە لەم کاتا ئەو پەیوەندیەکە بەرژەوەندی گەلی کورد لە باشووری کوردستان بۆ ئێمە خاڵی دووەم ئێمە ئەو لەو سەردانانەی کەنەکە ڕاستی ئەوەی دیمان لە ڕاگەیاندنەکان گرنگیەکی ئەوان نەدافی لەو سەردانانە نەماندی لە کەڵامێکی فەرمی ئێوە حزبانە کە سەرۆکوەزیرانێکی دەوڵەتێکی دێت هین دراوسێ یا هین ئەوروپی ئەوەنە گرنگی ئەدەنیە بەس شتێکی لایەنێکی وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەوەیە ماڵی کورد کۆکاتەوە و بەرنامەیەکی سازی بۆ کورد دابنی و خاوەن پرۆژەیەکە و خاوەن دەستپێشخەرێکە ئەدین لەم ڕۆ لایەنە سیاسیەکان کە هەمووی خاوەن کەناڵێکی خۆیانن ئەمان نەکردە ڕۆژاو نیان کردە بابەتێکی خەڵکەوە کە خەڵک سەرخاڵی یا خەڵک بۆ ئەو نەخاشتە ئایا ئێمە لەسەر ئاست نەتەوایەتی بەرەو چۆچین ئایا لەم گۆڕانکاری ناوچەکە ئادێ کورد ڕۆڵ و پێگەی لەم بادۆخە چییە بۆی ئەدین لایەن سیاسیەکانیش کاوی تەنەکە سەدانیان کرد و ڕاستە ئەتوان بڵێم خەتا ئاسێک ئەو دەستپێشخەریەکە هەوڵدان ئەوان شەبووە بەس ئەدین گرنگێکی ڕاگەیاندنیشی لەسەر ئاستە نییە بۆیە من هیوادارم ئەو باردۆخان چاسە بێ بێگومان ئەو خەڵکە جان باسی کرد کاریگەری بێگومان کاریگەری تورکیایە کاریگەری ئێران هەیە خێمەکانی لەسەر لانگستانەکانی شێنە بەس دانی یەکێتی کاریگەری بۆ ئیسلامیەکان باشە بام پرسی دوایی لە جەنابتان بکەم ئەگە بکرێت بە کورتی وەڵامیان پرسەمان بنەوە کە ئێستا بازەواکرێک کۆمەڵە ناکۆکیەک لە نێوان لایەنەکاندا هەیە ناکۆکی هەتا
لە نێوان لایەنەکانی پارچەکانیشدا هەیە. لەگەڵ بوونی ئەم ناکۆکیانەدا دەکرێت کۆنگرەش ببەسترێت یاخود ببێتە دەواازەیە بۆ چارەسەرکردنی یا پاکردنەوەی ناوکۆکیانە کە لە نێوانیاندا هەیە؟ بێگومان ئەو ئامادەکاری باش بۆ کۆنگرە بکرێت بێگومان ئەو کۆنگرەیە کەس نییە مەسەلەن کێشە و گرفتی نەبێ بێگومان تۆ ئەو بێ بێگومان لە کۆنگرێکی ئاوا وەک لە هەموو لایەن سیاسەکان لە چوارپاسی کوردستان بە تایبەتی وتم ئەوەی ئاڵۆزێکی زیاتر هەیە ڕەنگەداتەوە بێگومان باشووری کوردستانە تاسات لەسەر پارتیەکانی کوردستان شێت بۆیە لە کۆنگرەی ئاوا تو ئەتوانی ئەو باردۆخە چارەسەرکردن ئەگینە بەو دانیشتنە 2 خۆڵی و 3 خۆڵی و 5 خۆڵیە دیمان ئەوان نەتیجەیەکی نەبوو بۆیە لە کاتێکی ئاوا بمانەوێ هەر کارێکی هەنگاوە بنێ بۆ مەسەلەیەک بێگومان ئامادەکاریەک و ئامادەسازیێکی باشی ئەوێ من لەو باوەڕەم ئێمە لەم قۆناغا هەرە کاری ئاساسی ئێمە بچینە پێش خۆمان و ئەو لەو گۆڕانکاریە کورد مۆکی خۆی لە گۆڕانکاریدا بێگومان کۆنگرەی نەتەوەی کوردستان ضرورەتێکی وەک ژیانە وەک ئاو هەوایە ئێمە ئەبێ هەوڵدانێکی جدی کە لە هەموو لایەنە سیاسیەکانەوە بۆی بتوانین ئەو کۆنگرە سەر بخەین بۆی من وەک تەبگەری ئازادی کۆمەڵ و سەوتمیکی لە بەرنامەکان ئەوەیە و هەوڵی جدی بۆ دەین بۆی بتوانین ئەو کۆنگرە ببەستێت و سەر بکەوێت. زۆر سپاس بە ڕێستین کەرکووکی ئەندامی دەستەی دیپلۆماسی تەبگەری ئازادی سپاس بۆ بەشدار بنتان. بەڵێ بینەرانی ێژە گەل خەڵک لە بارەی بەستنی کۆنگرەی نەتەوەییەوە چی دەڵێ؟ هەڵبەت ئێستا پرسێک هەیە لە باشووری کوردستان پرسی ڕیفراندۆم واتە پرسی هەوڵدان بۆ ڕاپرسیەک لەوەی کە ئایا کورد لە باشووری کوردستان لە عێراق جیا بێتەوە یا گیان نەبێتەوە کە بەپێی ئەو بڕیاری یا ئەو فەرمانی کە مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق داوێتی لەگەڵ هەندێک لە لایەنەکانە 25 مانگی ئەیلول واتە مانگی نۆ ئەبێ ڕیفراندۆم کرێ. بەڵام خەڵک لەبارەی کۆنگرەی نەتەوەیی ڕیفراندۆمەوە چی ئەڵێن؟ با گویان لێ بگرین. داواکاری یەکەمی ئەوەیە پێویستە کۆنگرەی نەتەوەیی بەستەرێ، دووهەمین پێویستە وەسعی ئابووری باش بێ، سێهەم پێویستە چیلی تر نەهێڵن دوژمنانی ئیقلیم ناوچەکە دوژمنانی گەلەکەمان دەسوەردان لە هەرێمی کوردستان بکەن. ئەگەر بێت کۆنگرەی نەتەوەیی بەستەرێ دوژمنانی گەلەکەشمان هەڵوێستیشان دەبێت ناتوانن بەو شێوازێک کە ئەوڕۆ لە باشووردا تەراتێن دەکەن بە کەیفخوا. هەرچی زووە بۆ یەخستنی کۆنگرەی نەتەوەیی یەخستنی نێوماڵی کورد لەم قۆناغەدا کورد تەفرەقەی پێوە دیارە زۆر. بەستنی کۆنگرەی نەتەوەیی بە گرنگ دەزانم بۆ زیاتر لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوەی گشت لایەنەکان و وەڵامێک بێت بۆ دوژمنانی دەرەکی و ناوخۆ. کە زەرورترە ئێستا نێوماڵی کوردێک بێ و پێم وایە ڕیفراندۆم کاتە هیچ پێویست نییە کۆنگرە پێویسترە لەبەرەوەی هێزەکانی کورد حیزبە کوردەکان هەمیان لەژێر یەک چەترا کۆبکرێتەوە و بتوانن بەرامبەر ئاستەنجی هەریان بەرامبەر کێشەی دارایی کێشەی سیاسی ئەم وڵاتە گەلی کورد بە عام لە هەر چوارپەرچی کوردستان بوەستن نەک هەمی بچووکی بێتەوە لە بەناوی ڕیفراندۆم و بۆ بەشێکی بچووکی ئەم کوردستانە لەسەر مێزی گفتوگۆ دیالۆگکردنە بە شێوازی چارەسەری شێوازێکی دیموکراسی تا بتوانین ئەمک چۆن بێژین کۆنگرەی نەتەوەی دروست بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد زۆربەی کێشەکانی نەتەوەی کورد چارەسەر دەکات لەبەرەوەی دشمنانی کورد هەمووی یەکن هەمووی یەک ڕێکەوتنیان هەیە بۆ دژایەتیکردنی کورد. بە تەسەوری من کۆنگرەی نەتەوەی کورد بەسرێت زۆربەی کێشەکانی کورد چارەسەر کورد ڕوبەڕووی چەند هێرشێک بووەتەوە لە هەر چوار پارچەی کوردستان. لەگەڵ بەڕێز دکتۆرە ڕابیع عەباس چالاگوانی سیاسی لە خانەخینەوە لەم بابەتە قسە دەکەین. بەڕێز دکتۆرە ئەم کاتتان باش ئێستا پرسی ڕیفراندۆمە و لە عینە کاتدا هەوڵەکانیش بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی هەیە لایەن کەنەکەوە. خانەخین وەکو ناوچەیەکی کوردستان و ناوچەیەکی کێشە لەسەر ئەم بابەتە چۆن لەو ناوچەی لێی دەڕوانێ و چۆن گفتوگۆی لەسەرەکرێ؟ بەڕێز دکتۆرە گوێ دەدەنگ ماڵە؟
بەڕێز دکتۆرە ئەگەر گوێت دەدەنگمانە من ئەمەوێ لەبارەی پرسی بەڵێ من گوێم لە دەنگتە بەس خۆی دەبڕێت. باشە من ئەمەوێ لەسەر مەسەلەی پرسی ڕیفراندۆم و کۆنگرەی نەتەوەیی هەوڵەکان و بەستنی کۆنگرەی نەتەوەیی لە ئێوە بپرسم بەتایبەت لە ناوچەی خانەقین و ناوچەی کێشە لەسەر چۆن دەڕوانەوە مەسەلانە؟ بەڵێ دەستکەین بۆ ئەم پەیوەندیە وەکو پرسی ناوتە دابراوەکان کێشە لەسەرەکان ئەو ناوەوە هەرێمی کوردستانن هیچ هەنگاوردانە بۆ لەسەری ئەم مشکلی ئەم بەکرێت بەڕاستی ڕۆژ بەڵێ چاکی بڕۆ هەموومان زانین لە 2004 بەڕێز دکتۆرە ببوورە کێشەیەک لە تەلەفۆنەکە هەیە گە بتوانین بە ژمارەیەکی دیکە بە شێوەیەکی دیکە پەیوەندەکە لەگەڵ جەنابتانە وەربگرنەوە لەبەرەوەی دەنگتان ئەپچڕێت. بەڵێ بینەرانی هێژان ناوچە کێشە لەسەرەکان خانەقین، کەرکووک، جەلەولا، سەعدیە هەتا شەنگال و زومار و ئەو ناوچانە کە ناوچەی کوردستانین لەسەر مەسەلی ڕیفراندۆم بۆ چوونی جیاواز هەیە سەبارەت بە بەشداریکردن یان نەکردن لەو ناوچانە بەتایبەت کە حکوومەتی عێراق هەتا ئێستا لەسەر بەشێکی زۆری ئەو دەڤەرانە با بڵێن مسەیتەرە یاخود زاڵە بەڕێوەبەرایەتی ئەو ناوچانی لە دەستایە بۆیە هەمیشە بازەو دەگرێت کە پێ دەچێت ئەمە هەندێک ناکۆکی زیاتر لە نێوان عێراق و هەرێمان خۆ بکە بەڵام تا ئێستا لایەن هەرێمی کوردستانەوە بڕیاری ئەوە نەدراوە کە تەواوی ئەو دەڤەرانە تەواوی ئەو ناوچانە کۆکو ناوچەی کێشە لەسەر ئایا بەشداری پرۆسەی ڕیفراندۆم دەبن یا خۆت نابن. بەڕێز دکتۆر ببوورە دکتۆرە کە تەلەفۆنەکە بەهۆی کێشەی تەکنیکی و بسراگەی گوێت لێمانە مانەوێت بەردەوام بین لە گفتوگۆکەتانە گوێتان لێ بگرین فەرمووی. ئەو ناوچانە کە من بەسم کرد لە باشی ئەوەی لە 2030 کە هیچی بۆکەن بۆی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە تەواوی شێرازی ئەو منتخانەیان هەموو تێبدا لە ململانی حزبی نێوان پارتی یەکێتی ئەو ناوچانە باشە لەسەر خەتت. باڵێ ببوورە دیسان کێشەمان هەیە لە پەیوەندیە لەگەڵ دکتۆرە ڕابیا بەخابن ناتوانرێت پەیوەندیەکە وەک پێویست بگیرێ بەڵام هەوڵە دەین بابەتەکەتان بە شێوازێکی دیکە بۆ شرۆڤەکەین بەڵام بینەرانی هێژا دەچینە سەر هەواڵی پەیوەست بە باکووری کوردستان و تورکیا لە باکووری کوردستان و تورکیا ڕەشبگیری لە هەمان کاتدا نەڕزایەتیەکان بەردەوامە دژ بەو سیاسەتەی حکوومەتەکەی ئاکەپە گرتووەتیە بەر دۆسیەک لەو بارەیە بینین دوایی گفتوگۆ لەسەرەکەی. ناوچەی یەنی شاری مێرسینی تورکیا پۆلیسی تورک دوێنێ هەڵی کوتایە سەرماڵان و بەڕێوەبەری ڕێخستەکانی هەدەپەی ناوچەکە بە ناوی نیحمەد ئەردۆغانیان دەستگیر کرد و بردیانە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شار. تا ئێستاش پۆلیس هۆکاری دەستگیرکردنی ئەو بەڕێوەبەرەی هەدەپەی ڕانەگەیاندووە. لە لایشی دیکەوە زانراکە شاجان تۆنەن ئەندامی هەدەپە لەگەڵ ئەوەی نەخۆشی شێرپەنجە هەیە بەڵام خراوەتە زیندانە و باری تەندروستی نالەبارە. پارێزەرانی توران لەبارەی خراپبوونی تەندروستی ناوبراوە هۆشیاریان داوە بەڵام تا ئێستا هۆشیارەکان لەلایەن کاربەدەستانی حکوومەتەوە بە هەند وەرنەگیراوە. ئەمە و چالاکی مانگرتن لە خواردنی ئەکادمیسیان نوریای گوولمەن و مامۆستا سەمیحی ئۆزاقچا لە بەرامبەرەوەی لەلایەن حکوومەتەکەی ئاکەپۆ لە کارەکانیان دوورخراونەتەوە لە ڕۆژی 130 بەردەوامە. گروپێ دوێنێ بە مەبەستی پشگیری خواستیان بچنە لایەن بەڵام لەلایەن پۆلیسە وێرشکرای سەریان و ئاستەنگیان بۆ دروستکردن. لە بنێوەندەدا ڕێپێوانی لایەنگرانی پارتی گەلی کۆماری جەهەپە لە ئانقەرە بۆ ئیستانبول لە دوای دەستگیرکردنی پەرلەمانتارێکی پارتەکان لە ڕۆژی پێنجشەمەوە بەردەوامە. لە ڕۆژی پێنجەمیدایە و دوێنێ هەریەک لە هاوسەرۆکی گشتی کۆمەڵی مافی مرۆڤ ئۆسروک تولوکدۆغان سکرتێری گشتی وەقفی مافی مرۆڤی تورکیا مەتین باقاڵچی پارێزەران ئەڕۆڵ بۆسکورت و
ئۆرغود کازان چوونە ناو ڕێپێوانەکە. بینەرانی هێژا دەمێت دوایین هەواڵتان هەر لەبارەی باکووری کوردستان و تورکیا و پێ ڕابگەێنم. دایک و باوکی یەکێ لە شەربانە گیان بەخت کردوەکان کە لە ئۆپەراسیۆنی ڕەقا گیانی بەخت کرد بوو لەلایەن حکوومەتەکەی ئاکەپۆ دەستگیر کراوە. هەواڵەکە لێرە داوا دەڵێ دایک و باوکی عایشە دەنیس قەرەجاگیل کە لە ئۆپەراسیۆنی ڕەقەدا گیانی بەخت کرد بوو واتە هەریەک لە نورای ئەرجاگان و عومەر قارەگیل لە فڕۆکەخانەی سابیحە گۆکتەی ئیستانبول دەستگیر کراون. زانیاریەکان لێرەدا باز لەوە دەکات کە دایک و باوکی دەنیز قەرەجاگیل ناسراو بە دەستان تەمموز لە ئۆپەراسیۆنی ڕەقا گیانی بەخت کرد بوو بە ناوەکانی بابڵێن نورایی ئەرچاگان و عومەر قەرەجاغیل لە فڕۆکەخانەی ئیستانبول سابیحە گۆکتە دەستگیر کراون بەرە بەیانی ئەمڕۆ کاتێک کە لە بەیروتەوە گەڕاونەتەوە بۆ ئیستانبول لە دوایەوەی کە بەشداری مەراسیمی ناشتنی تەرمی کچەکەیانیان کرد لە کۆبانێ دەستگیر کراون و براونەتە زیدان بە تۆمەتەوەی پرۆپاگەندیان بۆ ڕێخستن کردووە. هەڵبەتە دەمەوێت باز لەوەکەم کە عایشە دەنیز قەرەجاغیل ئەندامی یا شەربانی پارتی مارکسی لێنینی کۆمۆنیستی تورکیا بوو لە ڕەقا گیانی بەخت کرد کە بە کچە دەسماڵ سوورەکەی گەزی ناسرا بوو. بەڵێ بینەرانی هێژا لەگەڵ بەڕێز عوسمان ئۆسچەلیک هاوسەرۆکی پێنا کورد قسە دەکەین لەم بابەتە. بەڕێز ئۆسچەلیک دەمباش ئەم دخوازینە سەر ڕەوشی باکووری کوردستان و تورکیا بپرسین نەها بنچاوکردن گرتن ئیشکەنجە ڕاوەدونان ڕۆژ بە ڕۆژ زێدەتر دەبێ کێ لە کاویژی ناڕزایی بوون هەنە ڕەوش نەها لە چێ ئاستێکدای؟ مخابن لە تورکیا ڕەوشەکە ئاوارتە هەیە پشتی حەوزدانا داربەیەکێ ji AKP re derfet derket holik û rewşa awarte îlan bike û çi kesên muxalif hebin çi kesên aştîxwaz û demokrasîxwaz hebin hemiya bêdeng bikin. Ji ber wê bernameyeke berfireh amade kirine. Dixwazin her kesî bêdeng bikin. Bi taybetî li Bakurê Kurdistanê niha şerekî dijwar dimeşînin. Şerê çekdarî û şerê sivîl jî dimeşînin. Di şerê çekdarî de gelek kes jiyana xwe ji dest didin. û xebatên sivîl yên demokratîk yên li Bakurê Kurdistanê hema em bêjin hemî hatine rawestan. Komeleyên çandê, komeleyên huner, komeleyên wêjê hemî hatin qedexekirin û girtin. Wek Kurdî der, wek Akademiya Ahmedê Xanê, wek Akademiya Cegerxwîn ku ser çand û hunera Kurdî xebat dikir hemî hatin rawestandin. Bi sedan komeleyên sivîl hatin qedexekirin girtin. Bi sedan hezaran siyasetmedarên Kurd hatin binçavkirin hatin girtin. Bajarên Kurdistanê wek Sûr, wek Cizîr, wek Nisêbîn, wek Kever û bajarên din hatin wêrankirin û talankirin. Bi taybetî li Sûrê û bajarekî qedîmê Kurdistanê ye avahiyên dîrokî hemî hatin hilweşandin. Niha ji sisiya yekê Sûrê bûye mîna erdekî mîna zeviyekî avahî lênemaye kavil bûye her der. û didomînin hêj jî didomînin. Dîroka Kurdan, çanda Kurdan, zimanê Kurdan, hebûna Kurdan dixwazin ji horê rakin mixabin. Partiya siyasî ku bi hilbijartina 6 milyon kesan deng dabûn partiya hedefê hevserokên partiyê niha di zindanê de ne. 10 parlamenter di zindanê de ne û parlamenterên hedefê hemî yek bi yek bi kotekî bi darê zorê dibin berdadgehê.
هنك تينا قرتن دافيجن حبسان هنك جوان جي قدخيا سياسته آن درکتنا درو پاسپورت آوان بتال دکن. برس أوستشليك أستخدم برسم آكابا يعني حكومتك آكابا جوان تشتانا وان سياستك هون برفرح باسكر چه برهم هانية و چه تجربيا بدس خستيا من استنجيشتم كده از بيشم يعني آكابا حكومتي آكابا ج سياستك يوسا كون بحث كرين قرتين بنشاف كرين قدغ كرين چه قازان شكيليا قزنج روجاره دوکو هوا بله تو لهمبر AKP و نه تنه AKP چه پارتی چه سیاست انکو بدار زوره لسر پیاندمینین هم روان جیاوان ندریجه گل بلکی حتی ترساندن گل بیدنگ مابه بله دبینی ده گل دکله دیکتاتوری تجاران لتو دیروگه ده سر روی عرضه دیکتاتوریا تند نه بردوامه ده روژه که هلوشه نها او دخوازن جیا خواه عمری خواه دریش بکن بله به دیکتاتوری ناوه بزخت و زوران گلک نایب رو ببرن دوی دموکراسی هوا دوی آشتی هوا دوی آزادی هوا که او سیستم او پرگال او دولت لسر پیا بمینه کرده دمه که دکارن جوی برجواندین خواه ین پارتی ین شخصی ین در دورا خواه جیانه که خوش تر بس بکن بله نفرتا گل هر کود چه زیده تر دوه جخوا ده البجارتين داويده دیدیتین کو AKP بربجر بده چه نها به آلیکاریا پارتیا نجات پرست MHP دولت باچلی نها آلیکاریاوان بجن اقتدار خو ارکا خو دکارن بمشینن از باورم ده البجارتين که نوده و نکاربن به ارکا خو لسرفیان بهلن یا روزنامه‌وان اکادمیسیان نتنه سر کردن چه کسین اشتخاص دموکراسی خواسته بین لحنبروان تفگره که تند هیه سدان اکادمیسیان جکار هاتن آبیدن نه 365 روزنامه‌وان ده زندان هم دنه گلک روزنامه‌وان جکار خواه هاتن به دورخستن تلویزیون هم روزنامه هم هاتن به دورخستن بیکار من و درکتن آوان یا در بجی هاته قدخه کرن زیده 100,000 کس آویتن حبسان آویتن زندانان زیده 100,000 کارمندین دولت وک ماموسته وک پولیس وک لشکر وکی دین جکار هاتن آویتن برچیبون رو مانه یعنی اوسا دوام نکه اوسا ندومه دالی کی دین دیجی برخودانه که پارستنا دموکراسی آشتیه هیه پارستنا عدالت جی هیه دنابا گلده او فکر و رامان هکو چه زیده ترده به و روی AKP یکو دگوت از دخوازم دموکراسیه که پیشکتی آوا بکیم دموکراسیه که سالا 21 لترکیه آوا بکیم خویا بو تشتكي وزاتنا باشا برز أسألك از بپرسم خود داوی بکم که او هيرش آقا كونها تيكرن حتى نها زيادة تري لسر كردابيا ولسر بارتي ورخصنة سياسية كردابيا لأنها أمد بينين كو إيدي آكابا بري خدايا بارتي دنجي وكي جاهبا از نمونا بيجمناها مشي كيوان هي لسر نافي مشي عدالت لي برسي من أول چما پارتی دن یا ترکیه وکی جهپا درنگ شیار بون یعنی جی وکی دبیجن درنگ جی خواه رابونا مخابل لسر کشه کرد پارتین دروی پارتین کردان دروی گلی کرد مخابل 100 ساله به نجات پرستی هاتنه آغدان انگو پسکریکا کردان جوان و وکه AKP MHP CHP همی لسر کشه کرد سر چاره سرکردن پسکریکا کرد ده همان فکری دنه
جوان را یکمین تشت ترکبونه و دوماندنا دولتا ترکیه او دبیجن هکه کرد نافی خواه بگیرن ده ولات پارچه ببه ولات پارچه مارچه ناوه آزادی هبه جیانه که هفپار هبه وکهوی هبه هر کسی نوا آشتیه و شادیه ده رازه مخابن پارتین ترکیه همه دکاره بیشن هم دکاره همیا بیشن بله چه کمونیست چه پارتین اولدار ین اسلامیست چه لیبرال چه سوسیال دموکرات چه نجات پرست پرسکریکا کردان ده همه نیزی هر ده فکرین گاوا دنابا خود شر و پفچونه بکنجی دما کشه کرد دخوازه گلی کرد آزادیه گلی کرد زمانه گلی کرد دیروکو چند گلی کرد ده حوله حمید بین یک جمناتیه خواه جبیر دکن لسر ترکبونه و نجات پرستیه ده بین یک شر نووان ده شر اقتداره نه شر دموکراسیه که پیشکتی آشتیه که ماینده و کویا گله نه او لسر برجواندی اقتدار به هفره نکوکی وان اوه گابا پسکریکا کرد مافی گله کرده حوله حمید بن یک نها لباشور کردستان گشت پرسینه که سرخوابونه هیه همان بیجن دروی دموکراتین راستین کن ها اوجی گلی کلتر دمشن اوجی تنگاسیه دنه ترکیه من دروی وان همی لحنبر گشت پرسینه رفرندوم سرخوابونه باشورن و وگه خطا سور اعلان کرنه لروجوای کردستان حودانه که آشتیانه حودانه که پارستنا مافی گلی کرده مخابن دولت او پارتین دنجی ترکیه روجاوا و حودان روجاوا جخواره مینا دجمن دزم خویان و خوازن شهروان جی بکن انگو نه تنه لباکور لکی در دنیای کردکه و مخابن نجات پرستیا دولتا ترک دەکەوە هۆلێ و دژبەریە دەکەن گەلێک سپاس بەڕێز ئوسپان ئۆسچەلیک هاوسەرێکی پەنا کورد سپاس بۆ تەڤلیبوون و گوتنێەوە سڵاو بەڕێز بینانانی هێژە سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان وەک دەزان کۆماری ئیسلامی ئێران کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕۆژهەڵاتی کوردستان میلیتاریزە دەکات بەتایبەت لە دوای ئەو هێرشانی کە لە تاران کرایە سەر مەجلیس یا پەرلەمانی ئەو وڵاتە و سەر گۆڕی خومینی ڕۆژ بە ڕۆژ ئێران ئەوە وەکو بەهانەیەک بەکاردێنێ بۆ میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی کوردستان وەک چۆن بەڕێز عوسمان ئۆسچەلیک ئاماژەی پێکرد کە ئاکەپا هەوڵی کودەتا لە تورکیا وەکو فرسەتێک وەکو بەهانەیە بەکارهێنێ بۆی خەڵکی پێسەر کوردکە بابزانینە ڕۆژهەڵاتی کوردستان چی دەگوزارێ راپۆرتێکە بینی بە پێش زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای پاسداران هێزی زیاتری ڕەوانەی ناوچە سنووریەکانی سەرپێڵزاو لە پارێزگای کرماشان و ناوچە شاخاوی دارستانەکانی ناوچەکەشی تۆپباران کردووە. سەرچاوخۆجەیەکان ئاشکران کردووە کە ڕۆژی سێشەمێ ڕابردووش ناوچەی کەڵاتەرزانی سەر بە شاری مەریوان لە پارێزگای سنە لەلایەن سوپای پاسدارانەوە تۆپباران کراوە و هێزی سەربازی لە ناوچەی جانەوەرەی مەریوان بڵاویان پێکراوە و ژیانی دانیشتوانی ناوچەکەشیان ئاستەن کردووە. دەوترێت کە ئەو تۆپبارانە بە بیانووی بوونی هێزە کوردیەکان لەو ناوچانە بووە، بەڵام تەنها زیانی بە سروشی ناوچەکە و ڕز و باخی هەوڵاتیان گەیاندووە، بەهۆیشەوە ئاگر لە لەوەڕگا و دارستانەکان بەربووە. جێوەبیرهێنانەوەی لە ڕۆژین ڕابردوودا بەپێی بەڵگەنامەی کە ئاژانسی هەواڵنێری فرات بڵاوی کردەوە، هێزەکانی بەسیج دارستانەکانی ناوچە سنووریەکانی بانە مەریوان و سەقزیان ئاگەر تێبەردا و ڕێگەشیان لە دانیشتوانی ناوچەکەی گرت کە ئاگرەکە بکوژێنەوە و چەقەیان لێکردوون. لەم نێوەندەدا کۆمەڵێک لە چالاکانی ژینگە پاریزی ئەو ناوچەیە لە نامەیەکی ناڕزایەتیدا خوازیاری بە دواداچوونی ئاو کارەساتە بوون، بەڵام هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە لەلایەن دادگای سەقزیشەوە هەڕەشیان لێکراوە. بەڵای بینەرانی هێشا ئەوە تایبەت بوو بە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبەت کوشتنی کۆڵبەر و گرتنی خەڵک و زیندانیکردن و لە هەمان کاتدا ئەشکەنجەی
زیندانیان لە گرتوخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران لەو چوارچێوەیەدا بەردەوامە. لەلایەکی دیکە دەچینە باکووری کوردستان و سووریا یا ڕۆژاوای کوردستان. دەزوەردانەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان زیاتر دەبێت، بەتایبەت لەلایەن ئەو چەتانی کە گرێدراوی تورکیا هاوکاریانەکە هێرشیان کەوتە سەر کانتۆنی ئەفرین. زانیاریێک لەو بارەیەوە بدەینێ ئێوە بە پێو زانیارین لە ئاژانسی ئانهاواتە هاوار بڵاو کراوەتەوە چەتەکانی دەوڵەتی تورک گرێدراوی دەوڵەتی تورک گوندەکانی کۆبانی کانتۆنی ئەفرینیان بە دژواری تۆپباران کردو شەربانانی یەپژە و یاپێگەژ وەڵامیان ناونەتەوە بە پێی ئەو ئاژانسەکە پەیامنێرەکەیان لە ناوچەکە و پێڕاگەیاندون چەتەکانی دەوڵەتی تورک لە شاری عەزازەوە گوندەکانی عناب، تەنیب، قەستەلجنگۆ و قەتمای ناوچەی شەرای ئەفرینیان بە چەشی گران تۆپباران کردووە. شەربانانی یەپەگە و یەپەژەژ وەڵامی تۆپبارانەکەیان داوەتەوە. بە پێو زانیاریانە تۆپبارانی دژوار هەتا ئێستاش بەردەوامە. ژمارەیەکی زۆر تۆپ بەر زەوی یا بەر ئەو ناوچەیە کەوتۆی هاوڵاتیانی لێیە، بەڵام هێشتا سەبارەت بە زیانەکان هیچ زانیاریەک بەدەست نەکەوتووە. ئاژانسەکەش هیچ زانیاریکی سەبارەت بە زیانەکان بڵاو نەکردو، هەڵبەتە لە بەرەوەی کە تۆپبارانەکە تا ئێستا بەردەوامە. ئێمە لە گەشتی هەواڵەکانی ئێوارەدا زانیاری زیاترتان لەم بارەیەوە پێڕادەگەین. سوپاس بۆ ئێوە کە بینەر مامون تا کۆتایی بەرنامە لە شاد و خۆشیدا.